خۆشەویستان سڵاوتان لێبێ من سعات عەلیم بە خۆشحاڵم لە ڕووماڵێکی تر لە NRTەوە لەگەڵتان دەبین بۆ ڕووماڵی شەڕی ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ ئێرانە کە ماوەی مانگێکە بەردەوامەوە لە ئێستادا لەناو ئەم شەڕ و موشکبارانە باسی ئاگربەست دەکرێتن کە ئاگربەست لە نێوان ئەمریکا و ئێراندا بکرێتن و باس لە کۆمەڵێک هەل و مەرجەکرێتن لە نێوانیان یا هەردوو وڵات ئێران کۆمەڵی مەرجی هەیە هاوکات ئەمریکاش کۆمەڵێک مەرجی هەیە بۆی بگەم بە ئاگربەست بۆ گفتوگۆی زیاتر دەربارەی ئەم بابەتە گفتوگۆ لەگەڵ میوانەکانمانەکەین دکتۆر ئەنوەر حسێن نووسەر و ڕۆژنامەنووس هەروەها لەگەڵ دڵشاد ئەروەر ئەویش ڕۆژنامەنووسە لە کاتێکتر لەگەڵمان دەبێتن ئەویش کاک دکتۆر زۆر خۆشحاڵم کە لە ستۆدیۆ لەگەڵمانە دەبێتن بۆ گفتوگۆ دەربارەی ئەم شەڕە کاک ئەنوەر دەمەوێت سەرتا لە باس لەوە بکەن زۆر لە میدیاکانی ئەمریکا باس لەوە دەکەن کە ئەم شەڕی لەگەڵ ئێرانە لە کۆنتترۆل دەرچوو ناتوانن کۆنتترۆلی بکەن ئایا ئەمە تا چەندێک قسەیەکی ڕاستە و ئایا هەر بەجددی ئەم شەڕە لە کۆنتترۆل دەرچووە؟ زۆر سپاس بۆ جەنابەت پێشەکی من دکتۆر نیم لە ڕاستیە ڕۆژنامەنووسم سپاسمەیە بۆ کاک دڵشادوە بۆ NRT ڕاستیە ئەو بۆ چوونە زۆر جددی نییە کە ئەڵێ ئەم شەڕە لە دەست دەرچووە چکە ئەم شەڕە شەڕی دوو وڵات یا دوو هێزی زۆر بچووک نییە بەڵکو ئەم شەڕە جگەلەوەی کە لە ڕووی تاریخیەوە ململانەیەکی سەخت و بابڵم زۆر شەڕێکی زۆر استراتیژیە لە دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ئێران لە 1970ەوە ئیدامەی هەیە بە تایبەتی بە دوای هەڵکوتانە سەر سەفارەتخانەی ئەمریکا لە تاران و هاتنی کۆماری ئیسلامی ئێران و شۆڕشی گەلانی ئێران و خومینی درێژەی هەبووە و بە درێژایی ئەو 47 ساڵە ئەم دوو وڵاتە لە ململانەیە بوون و جگە لە تۆخکردنەوەی ململانەکانیان بە تایبەتی کە ئێران بەردەوام لە سەرەتایی دروستبوونیشەوە خۆتان نەزانن دووسێ استراتیژی هەبوو یەکیانەوەی لا شەرقی لا غەربی جمهوری ئیسلامی و دووەمیژەیوت هەمیشایوت ڕێگای ڕزگارکردنی قودس بە کەربەلایە تێپەڕەبێ و ئەمەشی لە ڕاستیا کرد بە حەقیقەت بەچی ڕۆی هێزە پرۆکسیەکانی لە سنوورەکانی لوبناان و عێراق و سووریا و شوێنی تریش تەواو مەترسیان لەسەر ئیسرائیل دروست کرد و بەردەوامیش ئامانجی لەسەرەوە بۆ کە ئیسرائیل لەسەر نەخشە ئاسڕینەوە بەرحال ئەتوانم بڵێم لە دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیێری و دەقیقەنش بە دوای ئەوەی کە دەرکەوت کە ئێران خەریکی پرۆژەی بەرەمهێنانی چەکی ناوەکیە لەو کاتەوە گرژیەکانی نێوان هەم یەکێتی ئەوروپا و واشنتۆن لەگەڵ تاران وەم بە تایبەتی ئیسرائیل جددی بووە بۆیە ینی شەڕەکە لە ئەوە نییە بڵێ بەرمەبنای نەبووە یان ئەجێندای نەبووە بە پێچەوانەوە لە دەورانی پێشووتری باراک ئۆباماوە ئەم کێشانە وردە هاتە سەر مێزی گفتوگۆ کە ئێرانیەکانە بێت چەکی ناوەکی کۆتایی پێبێنن تەسلیمیکەن نەبێ و کۆبنەوەکانی پێنجایدیەک و تاگا بە ئەوەی کە مەسەلەن ترامپ لە دەورەی یەکەمە لەو ڕێکەوت نهاتە دەرەوە چکە ئێرانیەکان ئامادە نەبوون بۆیە لە دەورەی یەکەمی ترامپەوە بە جددیتر ئەم پرۆژەیە لێدانی ئێران و هێرشکردنە سەر ئێرانە بوو تا ئەوەی کە لە شەڕی 12 ڕۆژەیە ئیسرائیل یەکەم هێرشی کرد بۆیە یعنی بڵێ لە دەست دەرچوون بۆ حاڵەتێکە تۆ شەڕێکی لە ناکا دروزە بێ بەڵام قسەکەوەی نەخێر ئەمریکا پێم وایە هەر ئەسڵەن کاندیدکردنەوە و هێنانەوەی خودی دۆناڵد ترامپ لەم خولایە بۆ ئەو بووکەم ئەجێندای پێ بسپێدرێ وا دیار بوو ئەم کارێکی ئێستا ئەمریکایکە بە جۆرج بایدن یان بە کامێلا هاراسی منافسەکەی کە وعد بوو بێ جێبەجێ ناکرا بە کەس بەم جێبەجێکرێ کە بەردەوام ختابەکەی تند و ئەو تیمەش کە لە دەوری کۆبەتەوە تیمێکە زۆر دژە ئێرانیە و زۆر بەشێکی زۆری پشتیوانی لە هەژمونی ئیسرائیلەکە بۆیە ئێستا ئەوەی کە ئەو پێم وایە ئەو یاریانەش خودی واشنتۆن خۆی کاکایەوە ئەم پارادۆکسە میدیانە بخاتە بازار ڕۆژێگەڵ یەکێک لە مەرجەکانی ترامپە بووکە لە بانگەشای کرد بۆ دووبارە بێ بە سەرۆکی ئەمریکا ئەو بکە من جەنگ نایەڵم بەڵام ئەکوێمە بین ئێستا جەنگەکە گەورەتر ئێستاژەڵێ جەنگ لە ڕێگای ئاشتی لە ڕێگای جەنگەوە ئەزانی ئوستاز ئەو قسانە ئۆستاز ئەو قسانە زۆرتر ڕوو بە میدیایە و لە ڕاستیە ئێستا ئەمریکیەکان ئەڵێن ئاشتی لە ڕێگای هێزەوە
و تەنانەت خودی ترەمپ خودی وەزیری جەنگەکەی ئەوە لە بەرامبەریشە ئێرانیەکان بەردەوام ئەم چەند ڕۆژە قسە لەواکەن سڵح دەرمەسیری مقاومەت ئەمان پیان وایە لە ڕێگای مقاومەتەوە توانن ئاشتی بەدی بێن و سەرکەوتن و خۆمانەوەی خۆیان ئەوەکەن ئەمریکەکان بە پێنا ئەبێل ئەڵێن لە ڕێگای هێزەوە و قسەکەشیانەوەیە هەموو ئەو گوتارانەی ئەیدەن و هەموو جوڵەکانیان بریتە لە هێز بسەن تۆ دیقەت بە ئێسا باز لە پرۆسەی گفتوگوی نێوانیان نەک ئاشتی گفتوگویەکی ناڕاستەخۆی نێوانیان هەیە کەچی ئەمڕۆ ئەم 24 ساعتێک کە من تۆ قسەتیاکەین لە هەفتەی پێشوو زۆرتر هێرشکراوەتە سەر شارەکانی ئێران ئەوە چۆنێکێت سۆڵای بێ قسەکە لە دوایەوەشکە ترەمپ داوای گفتوگۆ و ڕێکەوتنەکە ئەو 15 مەرجەی دایناوە ئەو بریتی نییە لە گفتوگۆ بریتی نییە لە سوڵح بریتە لە سەپاندنی مەرجەکانی خۆت بەسەر بەرامبەرەکە تا تەسلیمبوون سازش گفتوگانە باس لە چەمکێک دەکرێت کە دانوستاندن بە بۆمب بۆ چوونی تۆ بەڵەوە میژواڵێ بەڵەوە خۆی ئەمە ئێستا خەتی ڕسمی شەڕەکەی بڵێم مانیفێستی سەرەکی شەڕەکەی ئەمریکایە یعنی سڵح لە ڕێگای هێزەوە ئەوان لەو 15 خاڵەشان کە لە دوسێ ڕۆژی ڕابردوو دوای ئاشکرا بوونی پەیوەندیەکانی نێوان ئەمریکیەکان و ئێرانیەکان لە ڕێگای پاکستانەوە ئەوە یەکە لەم 15 خاڵەیە ئەمانە بریتە لە چی هەموو ئەو 15 خاڵە یەکسانە بە تەسلیمبوونی کۆماری ئیسلامی ئێران یەکسانە سازش بکە لەسەر هەموو چ مەفاهیمەکانی چ عەقیدە عەسکەریەکەی کە هەیەی چه هەموو ئەو بنەما عەسکەریانەی کە دروستی کردو هەڵی وەشێنێتەوە خۆ لە ڕێکەوتنەکانی سەرەتای مانگی 1 و 2 لە میرنشینی عومان ئەمریکەکان 3 خاڵیان هەبوو 3 مەرجیان هەبوو هەڵۆشانەوەی پیتانیۆمی یۆرانیۆم و تەسلیمکردنیان دوو هەم هەڵۆشانەوەی موشکی بالیستی و کورکردنەوەی مەوداکەی سێم دەسەڵگرتن لە پرۆکسیەکانی پشتیوانی کردنیان کەچی ئێستا خاڵەکانی کردو بە 15 و لە هەمان کاتەگەروی هورمزیشی هاتۆتە سەر خۆشتان گوێتان لێ بۆ ترەمپ جارێک گەڵێ من و ئایەت الله یعنی بەبەسی ئایەت اللهی داهاتۆ نەخامنەیش بەڕێوەی بین جارێکی ژەڵێ ڕەنگە هەردووکمان بەڕێوە بەرن جارێکی ژەڵێ ئەو نەوتا بێ دەستی بەسەرا بگرم خۆی لە ڕاستیە ئێستا ئێرانیەکان لەو وڵامانش کە داویانەتەوە بۆ 15 خاڵانە یعنی ئەڵێن چی ئەڵێن یەکێ لە داواکانیانەوەیە کە گەروی هۆرمز بەڕسمی بناسرێت کە مافی ئێمەی بەسەرەوەیە خۆ پێشتر ئەم مافەتان هەبووە ئەم مافیان هەبوو ئێرانیەکان قسەکە لەسەر ئەوانەیە ئێستا هاتۆتە سەر ئەوەی کە قسە لەسەر پرۆسەی گفتوگۆ هەیە گفتوگۆیەکی دوور بە دوور ئەوەیە کە ئەمریکەکان ئەیانەوێ هەموو مەرجەکانی خۆیان بسەپێنن والحاصل ئێستا جەنگەکە لە ناوەڕاستی بارودۆخێکایە کە ئەگەر ئێرانیەکان مەرجەکانی ئەوان قبول نەکەن لە هەر حاڵدا ئەگەر ئەمریکەکان بەشێک لە سازش لە مەرجەکانیشیان بکەن و ئێرانیەکان دیسان پێم وایە پێڕازی نابن چونکە خامنەیی ڕابەری پێشووی کۆماری ئیسلامی ئێران پێش دانووسانەکان و پێش شەڕی 12 ڕۆژەش وتبووی ئێمە ئەگەر جەنگ بکەین یا سڵحکەین ئەمریکەکان بە نەتیجە ئەرانەیە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران بڕوخێنن یان مانایەکی تر ئەمریکەکان ئەیانەوێ هاوشێوەی سیستەمە سیاسیەکەی لیبیای معەممەر قەزافی کە لە ساڵی 1970 بۆی کارەساتی لۆکەربیەوە وتیان چەکی ئەتۆمیتان هەیە دوای هەموو سنترفیشەکانیان لێستاندن دوای گەمارۆیان خستنە سەر دوای لەباری عەرەبیان ڕوخاندیان یاوەکوی حکوومەتی عێراقی لە شەڕی کوێت و لە نەوەیەکە دوایەوە هەموو شتێکیان لێدا ماڵی وردە شەڕەکان تا 2023 ڕوخاندیان ئێرانیەکان پێیان وایە لە ئێستاشە کە ئەمریکا داوای گفتوگویان لەیەکە پێیان وایە ئەمریکا نیەتی خراپە و خۆشیان لەن تەجربەی خراپمانەیە لە هەر کاتێک لەسەر مێزی گفتوگۆ بووین لە پشتەوە لیان داوین بەڵام قسەکەوەی ئایا ئێرانیەکان سازژەکەن بە مەرجەکانی ئەمریکا ڕازیە بن و ئەتوانن ئەڵتەرناتیڤێک بدۆزنەوە مەرجەکانی ئێرانەوە بوو کە ئێمە سازش بۆ بەرنامە ئەتۆمیەکان ناکەین لە موشەکانە کەمەشێکە لەو مەرجانە بە تەواوەتی دژی مەرجەکانی ئەمریکا بەڵە ڕێک وایە پارادۆکسیە ینی ئوستاز ئەو 15 مەرجەی ئەمریکا تقریبا 3-4 دانیان پەیوەندی هەیە بەچی یەکەم ئەو 440 کیلۆگرامە یۆرانیۆم پیتێنراوە هەیە بێ تەسلیمیکەن دووهەم ئەو سنترفیشانەی کە یۆرانیۆم بەرهەمێنن بە ڕێژەی جیاواز ئەبێ
هەڵوەشێنەوە و سیستەم ئەو بنکانەی کە تایبەتن بە پرۆژێ ئەتۆمی وەکو ناتانز و ئاراک و فۆردۆ و ئەسفهانوانە ئەبێ ئەوانە دابخرێن تەنها بوشەهر ئەویش کە ڕێژەی پیتانی یۆرانیۆمی لە 3.6 بۆ بەرەمێنانی کارەبا باشە ئەمە بەڵام ئێرانیەکان ئەڵێن چی ئێرانیەکان ئەڵێن ئێمە ئامادەنین واز لە پیتانی یۆرانیۆم بێنین آخر خۆ ئەمریکیەکان لە دانیشتەکانی 2015 گروپی پێنجای دیەک ڕازی بوون کە ئێرانیەکانی یۆرانیۆم بپیتێن بە ڕێژێ لە 120 باش ئەمانە هەر مەرجەکانی پێشەڕ نەبوون ئایا ئەمریکا هیچ نەرمێکی نواندووە لە مەرجانە نەخێر وتم لە دانیشتەکانی مێنشینی عمانە ئەمریکا سێ مەرجی هەبوو یعنی تەنانەت لە دانیشتەکانی پێنجایەکی 2015 ئەمریکیەکان و ئەوروپیەکان ڕازی بوون ئێران لە 120 یۆرانیۆمی پیتێنرا و بەرهەم بێنێ کە مەترسی نییە لەسەر دروستکردنی بۆم بێتۆمی بەڵام ئێستا کاتێ پیتانەکە گەشتاتە لە 160 کە بۆ دروستکردنی کڵاوی ئەتۆمی پێویستی بە لە 190 پیتانەکە مەترسیەکە دروست بووە نەخێ وەکوتم نەکە مەرجەکانی کەم نەکردوەوە مەرجەکانی زیاتریش کردووە مەرجەکانی زیاتر کردووە جگە لە مەسەلەی ئەوەی کە ئەبێ بە تەواوی دەست هەڵگرێت لە پرۆکسیەکانی یعنی لە حیزب الله و لە حەشتی شعبی و لە حوسیەکان کەچی ئێران لەو پێنج خاڵی کە هەیەی بە هەمان شێوە پارادۆکسێکی ئەڵێ ئەوانە چارەنووسیان بەسراوە بە ئێمەوە و ئەبێ لە دانووسانەکانە ئەوە لە پاڵەوەی کە 15 خاڵی دیاری کردو ئەمریکا لەبەر دەم دوو داواکاری تریشە یەکەمی ئیسرائیلەکانە کە ئیسرائیلەکان ئەبێ ئەو مەرجانەی کە ئێران قبوڵیەکە جگە لەو مەرجانەی ئەمریکا سەپاندوێتی ڕازی بێ ئەمریکاش پێ ئیسرائیلیش ئۆکەی لەسەر بە دوو هەم کەنداویەکانیش ژەڵەن ڕێکەوتن بەبێ داخڵبوونی ئێمە بەبێ مەرجەکانی ئێمە نابێ وە لە حقیقەتە ئەمە ئەمریکا ئەمانە هاوپەیمانی ئەمریکان و لەسەر بوونی بنکەکانی ئەمریکا لە کەندا و زەربەی زۆریان خواردەوە کەواتە منە کتێ بڵێم لە ئێستا هاوسەنگی نێوان شەڕ و ئاشتی ئەتوانم بڵێم 145 بەرامبەردا ئێران هیچ نەرمیەکی نواندووە لە مەرجەکان لای مەرجەکان باس لە قەرەبووی زیانەکانی شەڕ دەکات وایە ئێران مەیلی دانوستاندنی هەیە لە ئێستا بەڵێ ئێرانیەکان یەکەم جارێ بە بستاز ئەو بە جەنابەت بڵێم ئێرانیەکان کاتێکە ئەم مەرجانەی ئەمریکا قبول ناکەن یعنی شەڕ بەردەوامە بێ ئەگەر قبول یەکەن مانای چی یعنی تەسلیم بوون و سازش باشە ئێرانیەکان بۆچی هاتن لە دوای شەڕی 12 ڕۆژە دیسانەوە چوونە ناو شەڕێکی ترەوە لەگەڵ ئەمریکیەکان و ئیسرائیلیەکان کە جگە لەو کوشتنی ڕابەر و ڕیزی یەکەم و دووهەمی سەرکردا سیاسی و عسکەریەکانیان دووهەم و وێرانکردنی بەشێکی زۆری ژێرخانی ئابووری و ئەسکەری ئەو وڵاتانە و دروستکردنی کێشەی گەورە لە گەڕووی هورمز و نەیارکردنی وڵاتانی کەندا و زۆر شتی تر بۆچی ئەم شەڕی کرد کەواتە ئێستا جگە لەوەکە هەموو ئەوانەی لە دەستداوە ئێستا ئەگەر لەسەر مێزی گفتوگۆ بەو مەرجە ئەخر مەرجەکانی ئەمریکا ینی قابلی ئەوە نییە بڵێتەوە سازشی لەسەر بکات چونکە شەڕەکە خۆی لەسەر ئەمانە دروست بووە وەکوتم گەروی هورمزیشی هاتۆتە سەر مەسلەی وزەی هاتۆتە سەر بۆیە قسەکەوەیە کە ئێرانیەکان ئەگەر سازش بکەن بەم مەرجانەی ئەمریکا بێنە سەر مێزی گفتوگۆ لە کۆ دەست پێەکەن لە دەستدانی لە 150 ئیمکاناتی ئەسکەری و سەربازی و با بڵێم ئۆتۆریتەی عەقیدەیی و شڵەژانی ناوخۆیی و وەلانی کەم بە 20 ساڵی تر ناتوانن بگەنەوە ئەو شوێنە ئەگەر ئێران سازش بکاتن بە دۆڕاوی شەڕ لەناو شەڕەکایەتە دەرەوە باڵە بێگومان ئەزانی چۆنە من کاتی خۆی من پێشەوەی شەڕەکە دروست بێ ئوستاز من ڕێیەکەم هەبووتم بە منطق نابێ ئەم شەڕە ڕووبە چوە هێزەکان هاوسەنگن و دوایەوە جگەلەوەی ئەمریکا وڵاتێکە بنکەیەکی سەربازی و ئەسکەری زۆری لە شەرقی ئەوسەد هەیە و لە هەمان کاتە هێزێکی وەحشەت ناکە یعنی ئێستا بە نظری من شەڕەکە ئەتوانم بڵێم لە سەرەتایەتی بە نیسبەت ئەمریکا و بڵێ بۆ لەبەرەوەی ئێمە شاید ئەوەین کاتی عێراقیەکان لە فڕۆکەخانەی بەغا بەرگریان کرد یۆرانیۆمی نەپیتێنراوی لێدان کە بەشێکی زۆری ئەو هێزە توایەوە دووهەم لە حاڵەتێکە ئەگەر ئەو خۆیان دەڵێن ئەمریکیەکان بیانەوێ هێز لە خارک یا لە خارک لە لارک
ئەبوو موسای تومبوکو بڕۆ ئەوانە دابەزێنێ و بێ گەروی هورمز بکاتەوە و لەو حاڵەتەیە مارێنزەکانی بکەونە بەڕقی ئێرانیەکان کە حتمەن ئەکەون ئەو کاتە ئەمریکیەکان و خودی ترامپ پێم وایە شەڕەکە ئەبەنە شوێنێکی تر یعنی چی؟ یعنی ئەوەی کە زۆر تەبیعیە بەلای ئەمریکیەکانەوە و تەجربەشیان هەیە بۆمبی ئەتۆمی نەپیتێنرا و تەکتیکی بەکاربێن و دوایەوە ئوستاز جگەلەوە ئێستا جگە لەو هێزە عسکەرەی کە ئێمە لە بەرچاومان ئەیبینین هێزەکانی ئەمریکا لە دەریای سوور و لە کەنداوی عەرەب و لە وڵاتانی منتقەکە و لە خۆرەڵاتی ناوەڕاست و تا قوبرس ئەمریکا دوو ژێردەریایی گەورەی هەیە لە ئاوەکانی کەنداو کە مەسەلەن یەکێ لەو ژێردەریانە ئۆهایۆ عەفوو هێندە ئیمکاناتی هەیە بەقەدەر 130 ئەم هێزەی کە ئەمریکا لە خۆرهڵاتی ناوەڕاست کردوێتەوە یعنی لە ماوەی یەک خولەکە ئەتوانێ 24 شاری ئێران لەسەر گۆی زەوی بسڕێتەوە مەسەلەن کە ئەم ژێردەریانەت خودی ئێرانیەکانیش نازانن لەکوێن و قسەکە لەسەر ئەوەیە کە لە ماوەی چەند سەعاتی داهاتووە جگە لەوەی کە وعد بوو تەنها فرقەی 82 مارێنز بێنێ کە 2200 مارێنز بوون ئێستا جگە لەوەی کە فرقەی تری مارێزی ژێنێ 10,000 سەربازی تری ژێنێ 50,000 سەربازی لە خۆرەڵاتی ناوەڕاستە و بنکەیەک و قاعیدەیەکی بەهێزی هەیە لە قوچەکی کەنداوی عەرەبی لە جیبۆتی هەموو ئەوانە ئەم هێزانە کەواتە کۆکردنەوەی هێزانە بۆچێکەوەتە هەموو کۆکردنەوەی هێزانە بە ئێرانیەکان ئەڵێ یان سازژەکەین یان ڕێکەوتنەکەین ناوی هەرچێکی لێنێن گەروەکەمان گەروی هورمزەوێ بکرێتەوە پێشەم شتێک و دوای ئەوە ئەگەر لە باشترین حاڵەتە ڕازی بێ بە یەکەوە بەڕێوەی بەرین چکە ئوستاز گەروی هورمز ئەو بۆچوونە جددی نییە یا ئەو بۆچوونە زۆر ڕاز نییە کە هەندێک پێیان وایە شەڕەکە استراتیژیەت و گرنگی و ئەهمیەتی گەروی هورمزی دەرخست نەخێر بە پێچەوانەوە خودی ئەمریکیەکان استراتیژی ئەمریکیەکان بوو کە یانزانی گەروی هورمز زۆر گرنگە بۆیە تۆ دیقەت بە لە ماوەی 4 هەفتەی شەڕا هێندەی فۆکەسیان لەسەر گەروی هورمزە هێندە فۆکەسیان لەسەر پرۆژە ئەتۆمیەکە نەبوو هێندەی فۆکەسیان لەسەر ئەوەیە فۆکەسیان لەسەر شتی تر نەبوو کەواتە بۆ ئەمریکیەکان خاڵی گرنگ هورمزە بۆیش هاتنەوەیان کرد بە فۆکەسی مۆزوعەکە ویستیان کۆمەلگای نێودەوڵەتی بۆ کۆکەنەوە ویستی بە کەنداویەکانیش بڵێ ئەو شوێنە گرنگە ئەوە بەرژەوەندی هاوبەشی هەمومانی لێیە بۆیە قسەکە چییە؟ قسەکەوەی ئوستاز گەروی هورمز ئێستا بۆ ئەمریکیەکان یعنی چییە؟ بە دوای ئەوەی کە دەستیان گرتووە بەسەر 500 ملیار بەرمیل بۆشکەنەوتی ڤێنزوێلا ئامانجی دووهەمیان دەست بە سەراگرتنی 250 ملیار بۆشکەنەوتی یەدەگی ئێرانە و لەگەڵ غازی ئێران و ئەمە بەچی تەحسیل حاصلە بێ ئەمە بەچی کۆنتترۆڵەکرێ بە داگیرکردنی گەروی هورمز و خارک و چیچی و ئەمانە لە کاتی شەڕا ئەگەر جێبەجێ نابێ ئێستا بۆیان ئەوە لە ڕێگای گفتوگۆکانەوە و ئەم مەرجانە ئەسەکارمی کوردستان لە کام لەم باردۆخە لە چ شوێنێکەوەیە بەرژەوەندی ئەمە ترسیانە لە هەرێمی کوردستان لە زیاد بوونە بە تایبەتیش لەم ڕۆژانی ڕابردوو بینیمان ئەو موشکباران و بووم بە بارانکرد بوو کە چەند پێشمەرگەیەکیش کوژە لە هەمان کاتە ئەمە پەیامێک بوو یاخود وەکەوەی بینیمان نێچیروان بارزانیش دەڵێت قسەمان لەگەڵ ئێران کردووە دەڵێت بە شاشیەوە ئەمە کراوە ئایا ئەمە پەیامێک بوو یاخود بە شاشیەوە کرا و بە تایبەتی ڕۆژی هەرێمی کوردستانی بەکوێگە؟ پێم وانە ئێرانیەکان زانیاری ورد و معلوماتی دقیقیان هەیە لە خۆرەڵاتی ناوەڕاست چ لای کەنداویەکان و چ لە هەرێمی کوردستان و عێراق و تەنانەت زانیاریان هەیە لە تورکیا لە ئازەربایجان لە وڵاتانی دراوسەی لە هەمووی زانیاری وردیان هەیە کە پێگەکانی ئەمریکا یان بە قەولی خۆیان موسات و نارەکانیان هەن و لە ڕاستیشە هەرێمی کوردستان و عێراق بەشی لە ناو ئەجێندای ئەمریکی ئێرانی یعنی مەسەلەن تۆ دیقەت بە عێراق ڕەنگە تاکە وڵاتە کە کۆماری ئیسلامی ئێران جگە لە سەفارەتخانەیەکەیەتی 5 قونسوڵیەشی هەیە ئەوەنە بۆی گرنگە دوو لەو قونسوڵیانە لە دوو شاری کوردستانن کەواتە هەرێمی کوردستان بەشێکە لە
وەک خۆیانە بەشێکە لە پاراستنی ئەمنیەتی خۆیان یا قوڵای ئەمنیەتی خۆیان هەیە و عێراق زیاتر ئەوە لەلایەک لە لایەکی تریشەوە خودی ئەمبوونی ئەمریکیەکان لە سلێمانی و هەولێر و لە بەغا و ئەمریکیەکان وازەحە لە بەغاهان لە ناو دڵی دەوڵەتان لە بەغداد سەفارەتخانەیان هەیە و پێگی ئاسکەریان هەیە مەسەلەن ڤیکتۆریایان هەیە بۆیە ئەگەر ئێرانیەکان پیان وا بۆ کە ئەو ڕووداوانەی سپیلی کە جەناوت مەبەستا هەڵەیە ئەی خۆیان بۆ بە ڕسمی ڕایان نەگەیان کە هەڵەیە بۆ بڵایان نەکردو مەسەڵەن ڕۆژانە هەزاران لێدوانەدەن هەزاران هەواڵی جۆراوجەر لە میدیەکانیان بڵاوەکەنەوە بۆچی نەوت هەڵەیە یا داوای لێبوردنەکەی نا مۆزوعەکەەوە نیە مۆزوعەکەوەیە کە ئێران بە دوای ئەو قسانەی کە دۆناڵد ترامپ لەگەڵ سەرکردەکانی باشووری کوردستان کردی لەسەر چی لەسەرەوەی کە ئێمە یا با بڵێم ئەمریکا لەگەڵ ئیسرائیل و هەرێمی کوردستان ئامادەسازی بکەن بۆ پڕچەکردنی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کۆمەڵۆ و دیموکرات و سازمانی خەبات و پژاک و چیوچیوانە بە دوای چەند ڕۆژ لەوە ئێرانیەکان مەسجیان ناردۆ بۆ هەرێمی کوردستان و تویانە ئەگەر ئەو کارە بکەن هەرێمی کوردستان وەکو دوژمن و نەیار سەیرەکەین و هاوشێوەی وڵاتانی کەندا ئەوکەوێتە بەر ئامانجەکانمان لەبەرەوە دوایە خۆت بینیت هەم خودی ترامپ جۆرێک لە پاشەکشەی لە قسەکانی کرد و هەم هەرێمی کوردستانی چەند جار ڕوونکردنەوەیدا لە ڕاستیە هەرێمی کوردستان تا ئێستا بەڕێی من تا ئێستا باش پارێزراوە لەو جەنگەیە بەڵام ئەگەر جەولەی دووهەمی شەڕەکان دەست پێ بکاتەوە یعنی دوای شکستی ئەم مفاوەزاتە ئەم گفتوگۆیی کە ئێستا هەیە ئەگەر شکست بخوا شەڕ دەست پێ بکاتەوە ینی محتەمەلەن من هیوادارم مەسەلەن توانن بە گفتوگۆ کێشەکان چارەسەرکەن بەڵام ئەگەر شەڕ دەست پێ بکاتەوە جەولەی دووهەم دەست پێ بکاتەوە ئەستاس بێلایەنی چەمکی بێلایەنی لە ناو خۆرهەڵاتی ناوەڕاستە ئەگاتە خاڵی سفر یعنی وەکو ئێرانیەکانیش هەمیشە قسەیەکی دروستیان هەیە ئەڵێن یا لەگەڵ ئێمە یان یاری ئێمەی و ئەمە ئێستا بۆ ئەمریکەکانیش ڕاستە ئەمریکەکانیش مەسەلەن خۆت ڕۆزانە بینی دۆناڵد ترۆمپ یێتە سەر شاشاڵێ ناتۆمان ناوێ هاوپەیمانی ئێمە نەبوون هیچیان پێ نەکرا وەکو کارتۆن وان دەلالەتە لە چی دەلالەتە ناتونە پشتیان بۆیە قسەکەوەی لەگەڵ جەولەی دووهەمی شەڕ هەرێمی کوردستان تووشی ئالنگاری زۆرتر تووشی پەلاماری زۆرترە بێتەوە و ئەوساز یەک معلوماتریش پێ بڵێم عێراق لەم جەنگەیە تاکە وڵاتە کە هەم ئێرانیەکان و هەم ئەمریکیەکان هەم ئیسرائیلیەکان هەم ئێرانیەکان هێرشیەکەنە سەر کە لە کاتێکە هەرێکان ئەوە ئەمریکی و ئیسرائیلەکان عێراق تاوانبارەکەن بەوەی کە پرۆکسی ئێرانین هەشتی شعبی مەترسین لەسەر بەرژەوەندیەکانیان کۆماری ئیسلامی ئێرانیش ئەڵە بەشێک لە دەوڵەت و هەرێمی کوردستانیش بنکە و بارگای ئیسرائیل و ئەمریکیە لەبەرەوە بێگومان هەرێمی کوردستان ئوستاز خۆی لەم شەڕەیە هیچ شوێنێک نی ئێستا بێلایەن مابێتەوە بەس لە بێلایانی کرد بەڵام ئێمە لە چاوی ئێرانەوە زۆر جار لە میدیاکان باسەکرێت کە بە کورد دەڵێن ئیسرائیلی دوویەم ئایا بۆ چۆنت چیە دەربارەی لە ڕاستیە ئەوان هەمیشە ئەو چەمکە لە ڕاستی عەرەبەکان دایانهێناوە بەشێک لە وڵاتانی عەرەبی دایانهێناوە کە کورد ئیسرائیلی دووەمە بەڵام کورد یعنی لە ئێستاە لەم هەلومەرجەی ئێستای و پێشتریشە ینی دەیان قەرارگای ڕەمەزان و قودس و چی هەبوون لە منتیقەکەیە خۆرین کوردستان نەیتوانیەوە دەخالەتی تیا بکە و دەیان جار مەسەل ئێران هێرشی کردوتە سەر هەرێمی کوردستان بە ناوی بۆردۆمانکردنی بنکە و بارگاکانی کۆمەڵە بە تایبەتی لەم ماوەی دواییە خۆرێمی کوردستان چی بکە ینی مەسەلەن خۆ نەیتوانیەوە وەلامان کاتەکاتی ئەمریکیەکان و ئیسرائیلەکان دێن لێرەوە هێرشەکەنە سەر ینی هەرێمی کوردستان نایە بێ بەشێک لەو شەڕە بەڵام جیۆپۆلۆتیکی منتیقەکە ئەو هەموو سنوورەی کە هەرێمی کوردستان و عێراقیانە لەگەڵ ئێران ئەبێ بە بەشێک لە شەڕەکە ئەبێ بە دەخالەتگەر و لەگەڵ ئەوەشە ئوستاز تۆ دیقەت بەو هەموو هێزانی باش ڕۆژهەڵاتی کوردستان کە لە هەرێمی کوردستان چی بکە ینی هەرێمی کوردستان خۆ ناتوانێت دەریانکە خۆ ناتوانێت سجنیانکە ئەم هێزانە ڕێگوڕیشە کۆمەڵایەتیان هەیە واقعین بەڵام توانیوێتی لانی کەم ئەلم هەلومەرجەیە احتیوایانکە و ئەوانش خۆشحاڵانە زۆر بەرپرسانە مامەڵەیان کردووە کە نەبوونەوەی کە هەرێمی کوردستان بەرموشەکانی ئێران کە بیانوویەک باتە دەست کۆماری ئیسلامی بەڵام لەگەڵەوەشە ینی دیقەت بە لە دوای ئیمارات و تەل ئەبیب زۆرتری موشکی ئاڕاستی هەرێمی کوردستان کردو کۆماری ئیسلامی ئێران سەرنج و بۆچوونی تۆ چوە دەربارەی ئەم ڕێککەوتنەوە کۆتا پرسیاریم ڕێککەوتنی مەبەست ئێران و ئەمریکا پێشبینیە خۆت بەڵێ خۆی لە ڕاستیان ڕێککەوتن نییە هێشتا ڕێککەوتن نیە هێشتا گفتوگوۆیە ینی دانووسانیش نە ینی ئەمڕۆ پاکستانیەکان وتویانە کە
ینی پەیوەندیکردن لەگەڵ ئێرانیەکان زۆر سەختە تا بیان دۆزیتەوە قسەیان لەگەڵ بکەی لە ڕاستیە ئێرانیەکان مەترسی کوشتنی بە تایبەتی ئیسرائیلەکانیان لەسەرەوە ئیسرائیل زۆر بە دوای ئەوەیە کە ئەم گفتوگوێ تێک بە و نێڵێ بە ئاکام بگە بۆیە لە ڕاستیە دانووسانەکە گفتوگۆکە ئەگەر پێک بێ ئەمریکیەکان ئەمڕۆ وا بڕیارە جێدی ڤانس سەرۆکایەتی وەفدەکەیان بکە ئەوەش لەوەی کە ئێرانیەکان زۆرتر بەو مرتاحن تاویتکۆف و کۆشنەر بە دلیلی ئەوەی کە ئەو دوانەی ترگوایە زۆر لە ئەنگری ئیسرائیلەکان ڕەنگە لە هەفتەی داهات و شەممە بچێتە قۆناغێکەوە بەڵام ئەو هەڕەشە بەردەوامانەی کە خودی ترامەیکە و ئێرانیەکانی پێویستی فسازەکە و لەسەر زەمینی واقعیش وەکو بۆ جەنابتم باس کرد پێشێستا ئەو هەموو هێرشی کە لە ماوەی 24 ساعاتی ڕابردووە ئەنجام درراوە لەلایەن ئیسرائیل و ئەمریکاوە یعنی پێمان ناڵێ کە ئاشتیەک و سڵحێک بەرقەرارە بێبەوە وەلا من کاتە ئێرانیەکانیش وڵامی جدیان داوەتەوە بۆیە لەم هودنەیە کە ترامپ ڕایگەیاندووە تا 6 نیسان و ڕەنگە دواتریش درێژی بکاتەوە هەردووکیان سوء ئیستیفادە لە ئەو هودنەیەکەن بۆی خۆیان بەپێویستکە نەیەکیانەوەیەکە ئێرانیەکان ئەیانەوێ ئیمداداتی زۆرتر وەرگن لە ڕووسەکان لە بەحری قەزوینەوە بۆیە ئیسرائیل لەگەڵ دیقەت بی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە لە ماوەی 10 ڕۆژی ڕابردووە زۆرتر فۆکەس لەسەر لێدان لە ئەنزلی و بەحری قەزوین و ئەو منطقەیەکە کە خەتی ئیمداداتی نێوان ڕووسەکان و ئێرانیەکانە ئەوێ لەوێ پەیامێکدا بە ڕووسەکان بەڵام من قسەکەمەوەیە ئەگەر ئێرانیەکان بەم نەتیجانە گەیشت بن کە بۆت بازەکەم ئەگەر بەم نەتیجانە گەیشت بوون سازشی تەواو یا ئەو سازشە ناکەن بەدڵی ئەمریکیەکان چی یەکەم ئەگەر تەمین بن لەوەی کە ڕووسەکان وەکو هەفتە دە ڕۆژی ڕابردوو پشتیوانیان لێیەکەن یعنی چونکە ڕووسەکان لە سەرەتای شەڕەکەەوە زۆر دەخالەتی جدیان نەکرد بەڵام کاتێک پشتیوانی S400 ڕووسەکان F-35 شەبەح و یۆتۆپیای ئەمریکایان خستە خوارەوە یان پێکیان ئەوە زۆر مهم بوو دووەم کاتێک کە S400 لە ناو ئێرانە چالاک بووەوە ئەوە مهم بوو دووەم کاتێک موشکی 4000 کیلۆمەتری لە دیگۆ گارسیادا لە سنوورەکانی بەریتانیا لە سنوورەکانی محیتی هندی ئەوە مهم بوو دووەم کاتێ ڕووسەکان وتیان ئەگەر ئیسرائیل لە سنوورە جوگرافیە ئەمنیەکەی ئێمە بایانی بەحری قەزوین ئێمە S400ەکانمان لە بنکەی حمومین لە سەر تەرتوسی دەریای ناوەڕاست لە سووریا چالاگەکەینەوە نایڵین فرۆکانی ئیسرائیل لە ئیسرائیلەوە بگەنە سەر ئاسمانیێرە وەڵحاصل ئەگەر ئێرانیەکان بزانن کە ڕووسەکان بەم پشتیوانیە بەردەوام ببنەوە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەگەر بزانن بەم هەژمونەی ئێستا هیانە بەسەر گەروی هورمزە ئەتوانن گەروی هورمز هەروە بهێڵنەوەکو کارت ئەمە خاڵی دووەم خاڵی سێهەم ئەگەر پێیان وابێ ئەو کارتیان لەدە سەرێمی کوردستان دەرهێناوە یا ڕازیان کردووە کە پشتیوانی لە ئۆپۆزیسیۆنی کوردی ئێران نەکا بۆی کە دەخالەتی شەڕ بکەن و ئەگەر گەیبنە ئەو قەناعەتەی ئەو توانە و عەقیدەیە بیر و باوەڕێ هەیەە بۆ سوپای پاسداران لەغ نەبووە و ترسیان نەبێ لەوەی کودەتایەکی ناوخۆ خۆپیشاندانی ناوخۆ نەبێ و ئیمکاناتی ئەویان لەبەر دەستا بێ گەروی بابل بیش کۆنتترۆلکەن وەک هێبڵە ئینتەرنێتیەکان کە لە 1970 بۆ 20 ئینتەرنێتی جیهانە گوێزنەوە لە دەریای سوور و گەروی بابل بتوانن کۆنتترۆلی کەن کە 6 کیلۆمەتر لە ژێر دەریاوەیە ئەگەر بتوانن هەموو ئەوانە لەم چەند ڕۆژەیە کۆبکەنەوە پیان وابێ 140 توان کۆنتترۆڵێ سازش ناکەن بۆ ئەمریکیەکان بەڵام ئەگەر پیان وابێ ئەمریکیەکان بە دوای ئەوەوەن ئەم سازشانە ئەگەر تاران ئەم سازشانە نەکە تەحسیل حاصڵە کە لە وزە و ژێرخانی ئابووری و کارەبا و ئەوەی ئەدەن و دورگەی خارگەگرن و گەروی هورمزەکەنەوە وەچی وچیوانە بۆیە پێم وایە ڕەنگە سازشکەن بەڵام لە نقطەی یەکەمی دانیشتەکانیان لە پاکستان بیا لە سەڵتەنی عمان جارێکی تر پێم وانە 100% بگەنە نەتیجە ڕەنگە ئەوە نیە هەندێک گفتوگۆ ئەوە دانووسانەکەین ئەگاتە نەتیجەوانەوانە بەڵام لە هەرحاڵ ئەو هەموو مەرجەی واشنگتۆن داوایەکە ئەی سەپێنێ زۆر قورسە بۆ ئێرانیەکان پێیان وایە وەکو لە سەرەتاش وتم ئەوان پێیان وایە ئاشتیە بێت لە ڕێگای مقاومەتەوە بەدەست بێ پێیان وایە تەسلیم بوون ممکن نیە مەحاڵە کەواتە بۆ گەیشتن بە ڕێکەوتن لێکدانەوە بۆ چوونی جیاواز هەیە بێگومان کاک ئەنوەر حسێن نووسەر و ڕۆژنامە زۆر سپاسکە لەگەڵمانە بوویت کەو کاتە زۆرە لەگەڵمانە بوویت و بێگومان سپاسی